ئەنجامدا بە بۆنەی مەولودی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم هەروەها بە بۆنەی سەری ساڵی زاینی کە ئێمە مامۆسایانی ئاینی بەشدارمان تێدا کردووە لەگەر برا مەسیحیەکان ئەوەشیان کە دەلالەتێکە لەسەر برایەتی نێوانمان و پێکەوە ژیانی ئێمە لە دەڤەری سۆران هەڵمەتی خوێن بەخشین بێگومان کارێکی مرۆیە حەقی خۆیەتی شایەنن کە ڕێزلێنانی تایبەتیان لێ بگیرێ لە ڕوانگەی شەرعیەوە بەڕاستی کارێکی زۆر شەرعیە و خێر و پاداشتی گەورەیان هەیە چکە بەڕاستی دەتوانن بە وەکو دروشمی خۆیان بە دڵ و پێک خوێن دەتوانن کە ژیانی مرۆڤێک ڕزگار بکەن لە نەخۆشی لە مردێن بێگومان کاری ئەوان کارێکی هەم ئاینیە و هەم نیشتیمانە کارەکان کارێکی زۆر پیرۆزە. بەبوونەی جەژنی حەزرەتی مەسیح ئەمە ئەوڕۆ بەشدار بووینە لەگەل برای بوسڵمان لە مستەشفەی منداڵەکان لە بەخشی خوێندانە لە منداڵەی ئەوەی ئێستا مەڕەزی هەیە پیوەدارین کە ئەو ڕۆژە بیتە خۆشی لەوانە و تەناهی لەوان ئەوانە ژیانی خۆبەرەی ببنەوە پیوەدارین کە ئەوڕۆ بیتە ڕۆژێکی خۆشی لە ئەو منداڵ کە ئێستا نەخۆشینە ئەمە بەشدار بووینە کە هاری کاری ئەو منداڵی بکەین بەرێ خۆشی و تەناهی لین سۆران نمونەکی گەورەیە لۆ پێکەوە ژیان بەخۆ دەبینی ئێستا ئەمە کە مەسیحی بوسڵمان بەشدار بووینە پیوەدارین ئەو بەشداری مە بیتە نمونەی لە هەموو کوردستان کە هەموو پێکەوە ئەو ژیانی بەڕێ ببنەوە نەبەس لە نەخۆشی و لە شتی نەخۆشی بیتنە لە هەموو لایەکان.